باس لە گرنگی ئەو فستیڤالاناکەین کە لە جەرەوەی وڵات بە ئەنجامەگەێنرێت جا فستیڤالەکان هونەری بێت یاخود شانۆ بێت یاخود سینەما بێت یاخود پێویست بێ بە هەر بابەتێکی چە و گرنگی بەشداریکردنی هونەرمەندانی کوردیش لەنێو ئەم فستیڤالانەیە و دواتر بە ئەنجامگەیاندنی چالاکیەکانیش لە جەرەوەی وڵات ئەمە لە خۆیان گرنگی خۆی هەیە لە ئێستاە بە خۆشحاڵیەوە یەکەمین دیمانەی شانۆی کوردی دیاسپۆرا لە ئەڵمانیا بەڕێواچێت و بەشێک لە شانۆکارانی کوردیش لەنێو ئەو چالاکیە بەشدارن. گەل لە منەپرسی حەزەکە مناڵەکانی هەمووی کورد بن. با ئامانجی دروستکردنی پردی پەیوەندی و تێکەڵبوونی کللتورەکان با دروشمی بیرەوەری گەڕانەوە و گەڕانەوە بۆ نیشتیمان و شانۆ بە بەشداری زۆرێک لە هونەرمەندان و شانۆکاران و گروپی شانۆی کوردستان و تاراوگا ڕۆژانی 16 و 17 و 18 مانگا یەکەمین دیمانەی شانۆیی دیاسپۆرای کوردی ڕۆژی هەینی لە شاری هەلا لە ئەڵمانیا دەستی پێکرد. دیمەنەکانیش بە سەرپەرشتی هونەرمەند کاروان عەلی مەجۆل و لەلایەن گروپی کابارێتی کوردیەوە ڕێکخراپ بوو.